پرلمانا سویده پروردکرن و آمادکرنا دموکراتین پاشروژه بکارکی گلکی گرینگ دزانه اولو ماجی چالکیه که ابناوه پرلمانا جوانان. خواندوانین پولا 10 و 11 و 12 جه همو دویستان سرانسری سویده تینه هلبجارتن 349 کس بقاندی جماره اندام پرلمانه روژه که تمام جسر سویده حتی ایواره لور ده آواهی پرلمان سویده ده بکار پرلمان سویده رادبن. لپانزده لجنه پرلمانی تینه دابش کرن و سروک پرلمان راستقینه جی وی کاری جسر سویده حتی ایواره بریود به. لەسەر تاسەری سوید خوێندکارانی پۆلی 10 11 و 12 لەلایەن خوێندنگەکانی خۆیانەوە هەڵدەبژێردرێن بۆ ئەوەی یەک ڕۆژی تەواو وەک ئەندام پەرلەمانێک بن. لە هۆڵی پەرلەماندا سەرۆکی پارلەمان بەخێرهاتنی ئەوان دەکات. Ärade ledamöter av ungdomens riksdag, mina damer och herrar, varmt välkomna till Sveriges riksdag. بريزان اندامن برلمانا جوانان بگرمی ام بخیر هاتنا ودکن. جه شاهنازی یکو نونر جسد و 26 دبستانان جسران سری سوید لور آمدنه. 126 دبستان جششت و یک نافچیان. جه باجاروک یلبوری لباکور تا مالم لباشور. افجی تاراده که آوینه راستیا جیوگرافیا سویده تام وک اندام پرلمان هونه ایرو دلجنین پرلمانی ده کار بکن گوتو بیجه بکن هول بدن بیرو بوچونین خواه به کسین دن بدن قبول کرن دنگدانه بکن و راست راست پرسانج وزیران بکن پرلمانا جوانان بو من چافکانیه که سروش و الهامه بخوین گرمی خواه و گوتو بیشکرنا آشکره و زلال هنج بو مزنان نمونه نه. دگلک واران ده پیدویا ممزنان به نرین وحیه. بچه آوایی پیوسته جواک بریوه بچه. سیاستا پرورده لینرین و درمانکرنا نساغان و برهنان و بریوه برنا آبوریا جواکه. سیاستا وزه و پرسین جنگه پیوسته چاوا بین داهنان دکو جبو سالین دور ده برجواندیا جواکه ده بن. هیویدارم که هنه ایرو هست بکن که مروف دکاره به ارگومنتان قناعتا کسین دنوینه. به طایبت گاوا که مروف ده وی مجاره ده باش خونده به. او مروف او هنر هبه که به باشترین شیوه بوچونین خواه بگهینه کسین دن. از دخوازم دوباره بکم که مروف او مجار باش خونده به. خواندن و وکولینا باش لسر مجارن گوتوبیجه کارکی سرکه ده پرلمانه ده. هر وها پیوست اندامن پرلمانه هنر گهداری کرنه هبن و مخابن اف هنر ده سیاست ده کیمه. دان استاندن تشت سرکه ده کاره مده. دوی مروف بکاره به چاره توافقی پیدا بکه. هونه ایرو ببینن که مروف نکاره همو داخازن خود درباس بکه. اولوما مروف لی چاره سریین هفبش دگره. دکو مروف بکاره به پرانیه لدورا پیش نیازه که پیدا بکه. لور چپکلیدان آساییه. لی فیکاندن و چپکین بقرف و قشمری قدخنه. و افتش جی ده قانون ده تثبیت بویه. هیویدارم روژاوا دولمند به و دیسا بخیر هاتن. Så än en gång varmt välkomna till riksdagen. دوای قسەکانی سەرۆکی پارلەمان لاوان دەچنە ناو لیژنە پەرلەمانیەکانیان بۆ ئەوەی بە قوڵایی وتوێژ لەسەر پێشنیارەکانیان بکەن. لەبێ زۆر گرنگە کە هەموو ئەندامانی لیژنەی پارلەمانی پێشنیارەکانیان خوێند بێتەوە پێش ئەوەی بێنە کۆبوونەوەکە. دوای ئەوەی کە دەنگدان لە لیژنەکەدا پێکدێت ئاکامی هەڵبژاردنەکە دەکەوێتە کۆبوونەوەی گشتی. پشتی نیورۆ پەرلەمان دجوێ ji bo gotûbêjkirina pêşniyazeke hikûmetê û pêşniyazên lijneyên perlemanî. Nûnerê her sinifekê angopolekê
دکاره پیشنیازکی برانبر یا حکومت و یا لجنه پارلمانی بکه و هر کس دکاره دخلکان دنگ بکه. Otroligt mycket flyktingar. Vi måste kunna ha pengar för att anpassa dem. زۆر پەنابەرمان وەرگرتووە دەبێ پارە هەبێ بۆ ئەوەی ئەم پەنابەرانە تێکەڵ بە کۆمەلگا بکەین کاریان بۆ بدۆزینەوە ڕێگا بۆ خوێندنیان خۆش بکەین ئێمە پێشوازیان لێ دەکەین لە سوید بەڵام کە لێرەمانەوە دەبێ یارمەتیان بدەین ئێمە پارەی زۆر دەنێرین بۆ وڵاتانی فەقیر بەڵام پێویستە بیر لە خۆشمان بکەینەوە. Herr talman, ärade ungdomsriksdag. برێزان ئەندامên پەرلەمانê ez daxaftina Sîsîlê de şaştiyên mezin dibînim. Ew civaka me dabaş dike weke em û ew. Dixwaze bibêje ku Swêdî ciyawazin yan jî ji kesên din baştirin. Ev bûçûn kirêt e. Gelek kes li Swêdê hene xebatê dijî bûçûnê nûsa dikin. Boçi em ew qas ji xwe razî ne. Rast e giring e mirov li vir alîkarî xelkê bike. Lê divê em ji bîr nekin jî ku berê jî rewşa me gelekî baş e. Nexwendî li Swêdê nînin. Kesên li vir rûniştî kesek hinekî nexwendî nas dikin. Lê heman demê nîvê zarokên Efganistanê bêxwendinin. Ev tiştan ne hindik e. Pêwîst e em alîkarî bikin. Det är som att 50% av barnen i Afghanistan inte går i skolan. Det säger ganska mycket. Det är klart att man kan hjälpa till. Cecilia Karlsson. Ja för reservationen 2, nej för reservationen 3. Är röstningen avslutad? Piştî hemû gotûbêjan dengdan çê dibe. Svaret är ja. هەر پۆلێک پێشتر پەرلەمانیان ئاگادار کردووەکە دەیان هەوێت چ پرسیارێک لە کام وەزیر بکە هەر لەبەرەوەش دوای دەنگدانی گشتی چەند وەزیر ئامادەن کە وەڵامی خوێنکاران بدەنەوە و وتوێژیان لەگەڵ بکەن. Statsråden Birgitta Olsson, FP, statsrådet Stefan Attefall, KD, statsrådet Erik... Fermanberêzan Birgitta Olsson, Partiya Liberal, Stefan Attefall, Partiya Filayan, Erik Ullenhag, Partiya Liberal, Wezîra Jîngehê Lena Ek û Wezîra Aboriyê Annie Lööf bixêr bên fermanrûnin. Ewên ku dê pirsan bikin, ez ê navê wan bankim, hûn ê li cihê xwe pirsa xwe bikin. Gava ku çira sor pê ket, wê çaxê deng bikin. Pirsa xwe rasterast arasteyî wezîr bikin. Her pirsek yan bersîvek nabe ji xulekekê dirêjtir be. Piştî bersîvê mirov dikare pirseke din jî bike û dîsa bersîvê wergire. Tevahiya jêpirsîna wezîran çel û pênc xulekan derbas nake. Weke ku ez ji endamên perlemanê re jî dibêjim, divê pirs giştî be yan jî di çarçoveya karê wî wezîrî de be. Ez niha rê didim pirsa yekem. Olivia Wallin som har den första frågan. Varsågod. Min fråga är till statsrådet Erik Ullenhag. Pirsa min ji wezîr Erik Ullenhag e. Ez dixwazim zanibim ka hûn çi dikin ji bo ku malên Swêdiyan û yên biyaniyan dûrî hev nekevin. Çünkü gerekên Swêdî û neswêdî êdî bûne kêşe. Tack herr talman och tack för frågan. Spas berêz serok perleman, spas bo vê pirsê. Ne giring e eger mirov li Swêd çêbûye yan jî li welatekî din. Xala herî giring ew e ku derfet bo her kesî wek hev bin. Divê mirov giraniyê bide peydakirina kar û fêrkirina zimanê Swêdî. Bo min nekêşeye gava ku kesên ji heman welatî hatibine vir bixwazin nêzikî hev bijîn. Gava ku Swêdî koçberî welatên din dibûn, wan jî hez dikir nêzikî hev bijîn. Kêşe ew e ku hinek gerek yan menteqe hene, piraniya nişteciyên wan gerekan bêkar in. Li wir kêşeyên civakî zor in. Xwendin li dibistanên wan encamên baş nadin. Bo min ev kakila arîşeya cidebûnê ye. Det är det som är kärnan i bostadssegregationen. Di dawiya rojê de şêweyê axaftina xwendevanan dête nirxandin û xwediyê baştirîn axaftin xelatekê werdigire. Som ska dela ut årets retorikpris på Ungdomens riksdag. Varsågod, Vivian. Herr talman, kära ledamöter i Ungdomens riksdag.
Det har varit otroligt roligt att få sitta och lyssna här på بەڕێز سەرۆکی پارلەمان ئازیزان ئەندامانی پەرلەمانی لاوان ئێوە هەمووتان دەزانن کە نزیکەی پێش 2000 ساڵ پێش ئێستا باو باپیرانمان وتویانە ئاخافتن دەسەڵاتە سیرکەن چۆن باو باپیرانمان هێزی ئاخافتنیان دەنرخان ئەوە شەڕە بەڵام شەڕی ئاخافتن بەڵام ئەمڕۆ مرۆڤ دەڵێ وتن خەڵاتە یان هێزە ئێمە دەبینین کە تکنیکی ئاخافتن و شێوەی بە قەناعەت گەیاندنی بەرامبەرەکەت هونەرێکی تایبەتە پێویستە لەگەڵ قسەکردن و دەربڕینی وشەکان گەرمایی و هۆشمەندی و ئەڤین هەبێ ئەو شتانەی کە لە دەروونماندان بە شێوەیەکی ژیرانە دەرببەردرێن من ئەمڕۆ گوێم لە ئێوە گرت وتار و شێوەی وتوێژەکانتان هەموو باش بوون ئێوە چۆن دەلیلەکانتان دێنایە پێش چۆن ئێوە بەڵگەکانتان پێشکەش دەکرد و لە زۆر لایەنەوە شیتان دەکردەوە عینەن وەک پێویست دەبوو هەریەک لە ئێوە خەڵاتێکتان وەرگرتبە بەڵام بەداخەوە ئێمە تەنیا یەک خەڵات دەبەخشین وەرگری خەڵاتی ئەمڕۆ بەهۆی هۆشمەندی لە چوارچێوەیەکی ڕوون و دیاریکراودا لە ناخی دڵەوە بە تکنیکێکی قسەکردنی باش دەیتوانی بۆچوونەکانی خۆی دەرببڕێ و بە بەکارهێنانی وشەی سادە هەوڵ بدا بارودۆخێک نیشان بدا و پشتیوانیشی بۆ بەدەست بهێنێ وەرگری خەڵاتەکەی ئەمڕۆمان گابریێلا لیسهۆڵمە Tack så mycket. بەڕێزان دداویە هەر جیڤینەکێدا وەکە عادەتێ ئەم دەبێژن هون هەمی لەگەلن کو جیڤین بداوی ببێ و واز دبینم کو بەرسیف ئەرێ نییە جیڤین بداوی بوو Svaret är ja. و ایرو مدید که چاوا خوندوان پولا 10 و 11 و 12 جه دبیستان سرانسری سوید هاتن کار اندام پرلمان گرتن سرخوا د 15 لجنه پرلمانی دا کار کرن گوتو بیش کرن به سروک پرلمان ردن کرن وزیر راستقینه هاتبون رونشتبون و پرسه خوا آرسته وزیران کرن و جواب جیش وزیران ورگرتن و دداوی دا جی خلاتک هات دابش کرن خلاتا گوتارا حري بتأثيره باندور